هاوڕێیان ئەو کاتتان باش چەند دەقەیەک قسە دەکەم دەڕۆم بەسەر ویستم لە زیاتی بە ڤیدیۆ بی با بەڤی ئەوە بی کورتە لایڤەک بی ئێستا من لە پەیجی کوردیش گلۆباڵ کە ساتیشم لەگەکردن وتم بەڕاستی و خەبەرە ڕاستە وتی دڵنیا بەلەوە و پێش دەچێ نێچیروان بارزانی دەورشی زۆر خەتەر دەبینیتم خۆی هاوڕێیان کەسێکی مەسعود و مەسرور و باڵە توندەکە زۆر خۆشترن لەو باڵی نییە ئەوهانە خۆیان وەکو فریشتە پیشاندن کەچی لەولاتکە نییە وەچی مار پێوەدەنیان دەبنە تەواوکەری تاوانەکان سە مەسرور هەمومان دەزانین کابرایەکی قینەڵگر تند و تیش ملهوڕ یعنی وێنەگەی خۆی دیارە وەکو هەڤاڵ ئەبووبەکر و ئومێد خۆشناو دیارە لە خۆی کۆیلەیە هیچ درۆ ناکە هەڤاڵ ئەبووبەکر 1000 درۆ لۆ دەکاتن نقطەی مە لێرەدایە هەڤاڵ ئەبووبەکرەکان خەتەرترن بڕوا بکەن لە ئومێد خۆشناوەکان دەبەر ئەوەی زمانێکی دووس و شیرن دێندە دەبڕن بەڵام ئومێد خۆشناو دیارە لەو گۆڕی نێچیری شەماشدا یعنی من هەر دەمەوێت چەند دەقەیەک لەسەوە قسە بکەم و دەڕۆم نێچیر هاوڕێیان تۆ بە سەیری ماهیەتی نێچیرکە نێچیر لە ئەوەی ململانەی پاڤێل و لاهوری هەمومان دەزانین پاڵپشتێکی گەورەی لاهوری بوو ئاوا ئەو پەیوەندی ئێستا هەبوو لە مەعبەینی لاهور و نێچیری پێش ئەو پەیوەندی ئێستا پاڤل و ماڵی تاالەبانی لەگەر نێچیرێتی کۆن لاهور هەیبوو هەماشت کاکە لاهور هەیبوو بەر لەونگۆ بەڵام هەمووتان دیتان ئەوەی هەشتی تەموزی ڕوودا نێچیر بوو ئەوەی ئەو کۆدەتا قێزەوەنەی کرد ئەو پشگیری کرد نێچیروان بارزانی بوو پشتی لاهوری بە ئەدیدادا ئەگەنا نیان دەتانی وا لەگەڵ ئەوە بکەن نێچیر هەموو کات بڕوا بکە من لە کەسێکی نزیکی خۆی ئەخلاقیە ناتوانم بڵێم دەگەوە بە باوکیەوە وا بوو بەس نییە کەنجی نییە ماڵی مەسعود و بارزانی لە ئەزمەیەکدا بن دەچی لە بۆیان چارەسەر دەکاتن ئەوەیشیت لە پشتەوەش خەنجەری ژەهراوی لە مامی دەدا بڕوان پێ بکە ئەوە قسەی خۆیتی گوتبووی نازانم سەدام 3 مامی کوشلۆنەی کرد بۆ چار ئەوە قسەیتی کابرایە کە ئەویش یعنی بەس بیر لە خۆی دەکاتەوە خەزوور چییە و مام چییە و پارە و سڵتە لە سەروی هەموو شتەکە یعنی ئێستا ئەو ناڕزایەتی مامۆستایان ئەو ناڕزایەتێکی زۆر جوانە ڕادیکالە تاکە چین و توێژی کۆمەلگای کوردین کە خاوەن ئیرادە و کەرامەتن 3 مانگە مەعاش نەدرایە لە کاتێکدا دەکرێ مەعاش بدرێ کاکچی خۆم ناکرێ پێش 6 مانگە دەخلی ئەوەی خڕ دەکەنەوە کەس نازانین چی لێ دێ مانگانە 600 بەرمیل نەفت دەڕوا ئەو هەموو دەخلە ناو خۆیە کورە ئەو هەموو دزیە ئەو هەموو شتە دەکرێتن مەعاش نییە لۆ نییە خەڵک خۆتی بێخۆپشاندام کە نە حکومڕانیان پێ دەکرێت ئەوە 10 ساڵە خەڵک خۆتی بێتە سەجادا و هەموو هەوڵێکەیە سەجادە ئیرادە گیانی شۆڕژێری ڕادیکال بوون لە ڕۆحی تاچی کورد بشێنن تاکە گروپەک چین و توێژێک ئێستا مامۆستایانن لە خەباتدان دەبی هەموومان پاڵپشتیان بکەین پاڵپشتیان کەن کەچی بە هەموو لایەک نەک گاڵتەیان پێیان دەکەن جوابیان نادەنەوە منەتیان نادنێت 2-3 مانگە دەوە هەموو جارەکانی کە خۆپشاندان دەکەن و بێدەنگ دەبن هیچ حکوومەتم نەدیتیا یعنی ئەوەندە بێشعور بی کابینەم نەدیتێ بەقەت کابینەی مەسروری هیچ سزابەت شنەبی لەگە مامۆستایان کورە هاوڕێیان من برادرم هەیە لە سۆسیال دیموکرات ئەی گوت 5 نامەمان لۆ بێ لە سەیەک دۆسیە کۆبوونەوەی لەسە دەکەین 5 نامە لە 5 کەسی ئەوە 3 مانگە دەیان 1000 مامۆستا دێتە سەجادەی تەقەی سەری دێ مەسرور بارزانی بۆیە ئەوە چ حکومەتەکە مەسرور بارز چ حکومەتەکەتەیە مەعاشت پێ نادرێ نەخۆشی دنیای وێران کردی ڕۆژانە 25 کەس واتە مانگەن 750 کەس تووشی سەرەتان دەبی لەو کوردستانەی تو فەسادی بێ ئەخلاقی تێم دەگەی میت کورە نازام هەرچی شتی قێزەوەنە تەعریبی هەولێرێ ئەو هەموو مەلهەیە تێکچوونی ئەخلاقی کۆمەلگای کوردەواری 700,000 تەڵەبەیە نەچوتە مەدرسە یعنی بەجددی ئەوانە هەموو کارەساتی توونە
تۆ هیچ تەقەی سرت دێ بەس گرنگ ڕەخنە لە تو نەگیرێ لە ئارینی نەگیرێ بەڵام جێ لێ نییە ئەو میلەتە چیری هاتیە تۆ جیرفانت پڕە نازانی ماڵ هەیە ئێستا کارەبای نییە ئاوی نییە کارەبای نەفتی نییە منداڵی جلچی پێدەیە ئەوەی تەقەی سەرتان دێن گۆم مەسوول خەڵکەکیش لەو هەولێرە بێتە سەجادە دەیگرن بە تاوانی دەکەن گێرە شێوێنە کەچی بە بەرچاوی هەمومان مناڵەکانی هەموو بەرپرسەکان لە هەموو بەرە بابە سیاسیەکان های لایف دەژین بە قوتی ئەو خەڵکەی بە خۆیان و بە عاشقەکانیان بۆیە خەڵکە خۆی بێتە سەجادە هەولێر و سلێمانی لە بۆنی هیچ خۆپیشاندانێک بکرێت هیچ ناڕزایەتێک بکرێت دژی ئەو دەسەڵاتەی کەفتە بچووکترین خەتەر ئەگەنە مەعقولە لەو هەولێر دووەکەی ئەوە نەبی بەهەرحاڵ بێمەوە سەر نێچیری ملپان دەسەڵات هیچ نییە بڕوا بکەن هاوڕیان نێچیر سەبەبی ڕئیسی مانەوەی ئەو زیندانیانەی بادینان بوو من بەرپرسم لەو نوقتەیە لە هەموو جەیەکی استفزازی مەسروری ئامۆزای دەکرد بۆ ئەوەی بەری نەدا بۆ ئەوەی مەسرور ئاوان من بوز بیتن لە ناو کۆمەلگای نێودەوڵەتی استفزاز دەکرد دەگوت بەری دەدەم عەفوی لێو دەرەکەم ئەی غەرەتە وایە ئەو دوو ئەساسیان هەیە بێک سەیە مەکە ئامۆزا و سڵتە و پارە پاڤێل و لاهور پاڤێل دەیگوت لاهور هاتبووە پێش دەمەوەم خۆی بە پێدادە گولەنەوەک بەوی بکەوی دوای ئەوە ئێستا دەرێ ملیۆن ساڵی کەبینات ناتوانن بگەڕێنەوە ناوەی سڵتە و پارەوە لە سەردەمی عەباسیەکان عوسمانیەکان دەیان دایک و دەیان باوک و برا و یەکتریان کوشتی ئەو شتانە نییە هاوڕێیان ئەوەی کە باز دەگرێ بە هەر حاڵ یعنی بۆیە نێچیر هەموو استفزازی مەسروری کرد ئەگەنا ئەمەن ئەو زانیارە لای ئێمە بوون مەسرور بە تەماو بەریام یعنی حکومیان تەخفیفکە بەلای کەم بەڵام نێچیری استفزازی زۆر کرد بەری نەدا لەرقی نێچیری یەک لەوانە بوو بۆیە شەڕی مەسروری زۆر خۆشترە شەڕی نێچیر مارێکە ژەهرت دەداتێ بە ناوی شەکری بە ناوی هەنجینی ئێستاش قسەی من لەسەر ئەوەیە ئەو خەبەرانەی هەیە نێچیر زەختی کردیە لەسەر قوباد و حکوومەتی عێراق و لە دیڤ ڕەشید و نازانم چ ڕێگریان لەوەی مامۆستایان کرد نێچیر ئەتو بەخۆت سەرۆکی هەرێمی بەقەد من دەسەڵاتت نییە لە ناو کابینەکەی مەسروری بڕوا بکە سەنگت نییە سەنگت نییە هەرچی بەرپرستە بڕۆ سەرۆکایەتی هەرێمت پڕکردیە لە ڕاوێژکار و چیوانە شەرم ناکەی لێگەرە باو خەڵکە بێتە سەجادەی چێشت هەیە هەر شوێنێک پێیان بێ مامەت بڕۆ نێچیر بڕۆ چارەسەریکە بڕۆ ئەوەی بکە بڕۆ ئەوەی کە تاوشی زەلام بەجددیمە نەدەسەڵاتەکەت هەیە نەشتەکت پێ دەکرێ نە حیسابەکە لۆ دەکرێتن کەچی لەو شوێنە پێیان بێ وەچەوەی ئەوە دەکەن ئەتۆش کابرایەکی بەس بیر لە بەرژەوەندی خۆت دەکەوە هاوڕێیان نێچیر ئەو پیاوە نییە کۆتری ئاشتیبی بڕوا بکات دەستی هەموو ڤایرۆسە بەس ئەوە سڵتەوایە سڵتایە ئەگە من ناڵێ من نێچیر وایە سڵتەوایە ئەو کابرایە ئیمپراتۆریەتێکی مادی هەیە دەیەوێت بگەڕێتەوە دەسەڵات و دەیەوێت پارە و دەسەڵاتی لێوەر نەگیرێتەوە نێچیر ئەتو هەموو پارە و مڵکت هەموو لە بەناوی ژنەکەت و کوڕەکەت کردیە لە ترسان کەتی چێ لەو شوێنێ پێیان دەوێت بڕۆ نێچیرەوەی چارەسەر بکە لۆ ڕێگری لە مامۆستایان دەکەی لۆ خیش لە بۆ ئەو شتەی دەکەی شەرمەزاربی بڕوا بکە نێچیر دەکەی نەگاڵ تەجار لێگەڕێ با خەڵک بێتە سەجادە خۆپیشاندان دەکا ناڕەزایەتی دەرەبڕێ زگ تێرە بە خۆت و بە ئەولادەکانتان و بە ئامۆزاکان و خزمەکانتان لە خەونت بەوەی دەدیت ڕۆژێک لە ڕۆژان 200,000 دۆلارە لە جیرفان بی ئێستا کە 10 ملیار دۆلاری ئەو میلەتە دزیە بە کەیف خۆی شاپشاپانەی دەکەی شەخسیەتی نێچیری علمی سەقافەتی چی هەیە پارە بە پارەوەی کردیا ئەوەندە تەدەخل لەو شتانە بکەی نێچیر دڵنیا بە ئیش لەسە دەکەین واوە زۆر تون دەبین لەگەرت ناکرێەوە هەر شتێک دەبیتن ئەتو دەبێ ڕێگر هەمووانش دەڵێن نێچیر دەوریە بوو لە ئازادکردنی بە شەرەفم بەس ئیشیەوە بۆ پێیان گوتیە مەسعود بارزانی و مەسرور بارزان پێیان گوت 150 بەزێنە هیچ دەوری لەو ڕووداوە نەبووە من ئێستا قسە ناکەم بەس ڕۆژگارێک دادێ هەمووتان بۆ دەژێڕینەوە ئەو 156 چییە گرنگ شەڕی مەسروری زۆر خۆشتر لە شەڕی نێچیری نێچیر کابرایەکی دەبل موڕاڵە باشترین نمونەی لە بەرامبەر لاهور شێخ زەنجیە ئەو لاهوریشی پاڤل و قوبادیەوە نییە کەیفتان پێ نێ پاڤل و قوباد بەخوا نێچیر نەک
کوڕی خۆی بەسەری دەکەویتە لە پێناوی دەسەڵات و لە پێناوی پارەکەی خۆی. باشترین نمونە لاهوری ئامۆزاتانی چ لێ کرد لە پێناوی مەساڵە. هاوڕێیان هەرەوەتم ئەو ڕۆمامۆستایان ئەو خەبەرەی بەدەست ئەمن پرسیتم بە دواتچوونم کرد لەگە ئەو برادرانە وە لە ئەخلاقی نێتیر زۆر دەوەشێتەوە. ئەوە چەندەمین جارە نێتیر لەو شوێن لێگەرە با خەڵک بستە بەغدایە پێگە مادام حکوومەتی هەرێم جێ ڕێناگری خەڵک حەق خۆی بستە بەغدایە بەجددیمە بەخۆیان هەموو موچەیەک وەرەگرن هەموو شتێک پەنال و بەغدایە دەبەن دەستنە بەغدایە مۆزەفەک استقبالیان دەکەن دەبا خەڵکی کەس بچی ڕێی خۆی بداتن بچی لەوێ ناڕزایەتی خۆی دەرببڕیتن یعنی لۆ ئەیبان گۆ دەبابەی تورکی دەینی ئێرانی دەینی سووری دەینی کورە بەرە ببورن عراقی تینە هەرچی دەبابەی ئەلەمی داگیرکەرە هێنا دەبا مامۆستاش بچی لەوێ ناڕزایەتی خۆی دەرببڕی دنیا خرا دەبی دەبابەی هینایە ئەوەی کردیە تا چیان کردیە ناڕزایەتێکی خۆیان دەردەبڕن لۆ ڕێگریان لێ دەکەن بێ ڕەوشتینە نەموچەتان پێدەدرن نە ئەهلی حکومدارینە بڕوا بکەن هەر لەو دوسێ ماگە دەیان ملیۆن دۆلاریانە شتی تافی سەرف کردیە بەس ئامادەنین لە خەڵکی هەژار سەرف بکەن هەر لەو کۆنفرانسە ئیز و قۆڕانیان کە هیچ سوودەشیرە بۆ کۆمەلگای نیە لە ڕکلام زیاتر چی استیفادەیە مەسرور بارزان لۆ نایە لەگە معارەزەی خۆت دابنیشی برێ با وەرە چستان دەی وەرە لۆ وەزعم وایە ئەو هەموو ڕاوێژکارە درۆزنە چییە بڕوا بکە هەموو فێڵ لێکەن لۆ ناچی زیندانیان بەربدەی لۆ ناچی یعنی کۆمەڵێک ئیجراعاتی ڕیفۆرم بکەی لە بڕی ئەو عەقڵێتە بگرە و هاوڕێیان من یەک ئەوەت کام پێن بە پێی ئەو زانیارانێ من شێروان ساڵ و نیوەچی مایە لە ئێستا سەر لە نوێ دۆسەشکیان لۆ ئامادە کردیە لۆ دوای ساڵ و نیوەچی تخواوەوە هەموو ڕقڵقینت چە لێت دەباری تۆ بەو عەقڵیەتەی کە دەڵێن ڕێی دوایە دەڵێ وەڵاهی ئەمن هەتا لە دەسەڵاتم هیچم لێ ناکرێت دوای دەسەڵاتیش بمە فریشتە هەر دەمگرن ئیکاچی خۆم ئەتو لەسا ئەو عەقڵێتەیە لا دەدەن تخوا تۆ وەزعە مای تخوا هەیبەتە مایتان چت مایە بەس بەم برێ چت مایە حکوومەتی عێراق چی لێ نەکردی نەک لە توی کردیە کێشەی کوردت لە قۆناغی تو گەورەترین ئاژبەتاڵ پێ کرد هەیبەتت نەهێشت نێودەوڵەتی عێراقیچیدا عێراقەکی عەرەبی وا خەریکە کوردستان داگیر دەکاتەوە هەر هەموو خەڵکیش پێی خۆشە بەس ئەنگۆ بڕۆن کاچی خۆم ئەو سیاسەتەتە بەرەو ئەوە دەباتن تۆ ئەگەر هەر سەرۆک وەزیرانە کە لە ئەسمەدابی دێ بەلای کەم گۆڕانکاری دەکات ئیجراعات لەگە خەڵکیکە دەکات کۆمەڵێک ئیسلاحات دەکات کاتیان پێدرێ ئاوڕیان بڕوان پێ بکەن لە ئێستاکەوە خۆی دیسان ئامادە کردیە فایلەش کە شێروانی بکاتەوە سیاست بەو قینە ناستە پێش هەوڵی ئێڕهاب دەدەن هەوڕی هێرشی ئەلکترۆنی دەدەن یعنی چی معارضە ئەزیەتی بدەن کاکە کورە بە هیتلەر و بە ستالین و بە سەدام ئیمپراتۆر شت نەڕوخە بە تو دەڕوخێ ئۆپۆزیۆن لە هیچ دنیای کۆتایی نەهاتی و کۆتایی نایێ ئەو سەرۆک وەزیرانش دەباتەوە کە جوانیەک لە مێژوودا تۆمار بکە بە هەر حاڵ من قسەی کۆتاییم لەوێ هاوڕێیان نێچیروان کابرایەکی دەبڵمڕاڵ ئەرچی هەمومانە ڕسوای بکەین ئەو کابرایە لەو شوێنەی ماڵی بارزانی ڕابۆچن دەرێ نێچیر بڕۆ چارەسەری بکە بەخۆ بڕوا بکەن پاڤێل و مەسرور زۆر خۆشترە شەڕی ئەو دوێ زۆر خۆشترە لە قوباد و نێچیری باشە قوبادش عینە نێچیرە زمانش شیرن قسەی بریقەدار وەچی مارێش پێوە دەدا کاتێکی خۆش